هەڵمەتێکی چڕینانەوەی پشێوی لە کەرکووک دەستی پێکردووە. هەوڵی دروستکردنی ئاژاوە دەدرێت لە نێوان لایەنە سیاسیەکانی کەرکووکدا. لەگەڵ نزیکبوونەوەی وادەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق، هەوڵەکان بۆ نانەوەی پشێوی لە ناو کەرکووک دەستی پێکردووە. بە ئامانجگرتنی کەرکووک ڕووداوێکی سەیر نییە، چونکە سێ پێکهاتەی سەرەکی شارەکە لە ململانێ و کێبڕکەیەکی توندان، ئەوانیش کورد، عەرەب و تورکمانن. ئەوەی بۆتە جێگای سەرنج و بێزاری بەشێک لە لایەنە سیاسیەکانی کەرکووک و بە تایبەتیش لایەنە کوردیەکان ئەوەیە کە لە ئێستادا هەوڵێکی چڕ لە لایەن وڵاتێکی هەرێمیەوە دەستی پێکردووە بۆ سڕینەوەی بانگەشە و پۆستەری کاندیدا کوردەکان. بەپێی زانیاریەکانی سەرچاوەیەکی تایبەت کە لە کەرکووک قسەی بۆ تیوار کردووە، هەڵمەتی لێکردنەوەی پۆستەری کاندیدا کوردەکان لەلایەن چەند کارمەندێکی هەواڵگری تورکیاوە سەرپەرشتی دەکرێت کە بۆ ئەم مەبەستە بودجەیەکی تایبەتیان لە کۆنسوڵخانەی تورکیاوە بۆ دابین کراوە و بە پارە کۆمەڵە گەنج ئاڕاستە دەکرێن بۆ ئەنجامدانی کارەکە. ئەو سەرچاوەیە وتیشی ئەو دوو ئەفسەرەی دەستگای هەواڵگری تورکیا لە ماڵی ئەرشاد ساڵحی سەرۆکی بەرەی تورکمانی عێراق و ئەندامی پارلەمانی عێراق ژوورێکی تایبەت بە هەواڵگریان بۆ کراوەتەوە و لەوێوە کار و چالاکیەکانیان دژی لایەنە کوردیەکان ئەنجام دەدەن. هەر بە گوێرەی زانیاریەکان ئەو کەسانەی ئاڕاستە دەکرێت بۆ ئەنجامدانی کارەکان جیاوازی لە نێوان لایەنە کوردیەکاندا ناکەن و وەک یەک ڕێگری دەکەن لە بانگەشە و بڵاوکراوەکانی لایەنە سیاسیە کوردیەکان. بۆ ئەم مەبەستە کۆمەڵێک چالاکوان و ڕێکخرا و چاودێری سیاسی کورد لە کەرکووک لە هەوڵی ئەوەدان لە ڕێگای حکوومەتی ناوەندیەوە هاوکات لە ڕێگای کۆنسوڵ و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە پێش بەو هەوڵانە بگیرێت و ڕێگە نەدرێت ئاڕاستەی بانگەشە و کێبڕکە سیاسیەکان لە کەرکووک بەرەو ئاڕاستەیەکی دیکەدا بڕوات، چونکە دۆخی شارەکە هەستیارە و لە دوای ڕوخانی ڕژێمی باسەوە ئەمە دووەم جارە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک بەڕێوە دەچێت. بۆیە ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنێکی چارەنووساز بوو بۆ کورد لە کەرکووک. گرنگ بوو لایەنە کوردیەکان بە یەک لیست و بە یەک دەنگ بەشداری هەڵبژاردنیان کرد بایە، بە تایبەتی ئێستا کە بە سیستەمە کۆنەکە هەڵبژاردن بەڕێوە دەچێت. ئەم پەرتەوازەیە زیانێکی زۆر بە دەنگەکانی کورد دەگەێنێت و پێدەچێت نیوەی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەدەست بدەن کە ئەمە شتێک ڕای لایەنە کوردیەکان لێی بەرپرسیارن. بۆیەش دەستگا هەواڵگریەکان و بە تایبەتیش دەستگای هەواڵگری تورکیا کار بۆ ئەوە دەکات کە کورد لە پارێزگاکە بشکێنێت، چونکە ئەم هەڵبژاردنە تا ڕادەیەکی زۆر سەنگی مەحەک دەبێت بۆ دیاریکردنی دیموگرافیای شارەکە و ڕێژەی پێکهاتەکان پیشانی کۆمەڵگای نێودەوڵەتی و حکوومەتی عێراقی و ناوچەکەش دەدات.